بەڵێ بەڕێزان سڵاوتان لێبێتی میدیای فار ئەمڕۆ لە شاری بەغداد هاتووەتە بەردەم سەرۆکایەتی دادگای هەڵچوونەوەی بەغداد ڕەسافا کە بڕیارە پاشکەمێکی دیکە پرۆسەی دادگایکردنی عەجاج حەردان تکریتی لەبارەی دۆسەی ئەنفالکراوان و هەروەها دۆسەی نوگرە سەلمان کە یەکێکە لە بەدناوترین گرتوخانەکانی سەردەمی ڕژێموتیدا زیاتر لە 5,000 هاوڵاتی کورد لە کوردستانەوە ڕاپێچکراون لە کۆتایی سەدەی هێشتاکاندا و چەندی دۆسیە مەترسیدار لەسەر عەجاج حەردان تکریتیە. ئەمڕۆ ئێمە ئامادەی ئەم دادگاین و لە نزیکەوە یەکێک لە کەسوکاری قوربانیانی ئەنفال ئەدوێنین ئەوش بەڕێز مام حەسەنە. مام حەسەنم کاتت باشتر بۆ جەنابتان بۆ بینەرانی خۆشەویست. ئەمڕۆ بەڕێزت بە جلوبەرگی کوردی و بە سیمایەکی کوردیەوە لە بەغداد ئامادەیت و چیت هەیە بۆ ئەمڕۆژە بۆ دادگا لەبارەی ئەو دۆسیانەی کە لەسەر عەجاج حەردان تکریتی یەکێک لە پیاوانی ڕژێمی پێشوو کە بە پیاوێکی زبر لە بەرامبەر کورد ناسراوە؟ بە شانازیوە کوردم بە ئیفتخارەوە جلی کوردی دەپۆشم لەبەرەوە ئەم جلە بووەتە کفنی ئەنفال بەشێک لە ئەنفال کراوەکان. ئەمە جلی ڕەسەنایەتی کوردی بۆ خەڵک زۆر ئەوەیە پۆشیەوە هۆکەی ئەوەیە هاتچەند بیاتێتم بۆ بەغداد و بۆ نوگرە سەلمان بە جلی تایبەتیوە هاتوو. ئەمڕۆ لە شوێنێکی حەساس لە ناوەندی بڕیار لە بەغدادی پایتەخت لە ئەو بەغدایەوە کە بڕیاری قەتڵ و عامی کورد و ئەنفال و کیمێبارانی لێوە ئەدرا، ئێمە لە دادگای ڕەسافە ئامادەین و چاومان لەسەر دادوەرە بەڕێزەکانە و چاوشمان لەسەر تاوانبار عەجاج ئەحمەد حەردان تکریتیە. چەند بەزەلیلی و زەبوونی و سەرشۆڕی لەوێیە، بۆیە جێی دەستخۆشیە بۆ لایەنە ئەمنیەکان و لایەنە پەیوەندیدارەکان کە گردیان و ڕاپێکی زیندانیان کرد، بۆ ئێمەشی کە سوکاری قوربانیان زۆر جێی دڵخۆشیە. ینی ئەم گردنە و ئەم دادگایکردنە بۆ من قەرەبوویەکە وەکو چۆن ئەڵێ قەرەبوویەکی مادی و معنەوی بۆ کەسوکاری ئەنفال کراوەکان. لەبەر ئەوە زۆرم بیستوە زیاتر لە 100 کەس خەڵکی گوندەکەی خۆم گەڕاوی قڵای نوگرە سەلمانە هەر بە دوو کەسیان و چیرۆکێکیان باس کردووە. من 50 چیرۆکم لایە لە تینەتی لە برسێتی لە بەدبەختی کە ئەمڕۆ سەیری ئەم قەدەکەم سەیری ئەم دادگایە ئەکەم. بەڕاستی دڵم تەنگە بێت، خۆشی دەرە بڕم، بۆ دڵم تەنگەوێت بۆ ئەو ئەزیزانەمانە، بۆ ئەو کەسە بەڕێزانەمانە کەوا وەفاتیان کرد و ئاواتیان ئەم ڕۆژە بوو، ئەم ڕۆژەیانە نەبینی. ئێمە نوێنەرایەتی ئەوان دەکەین هەرچەندێ جەلسەکان بەردەوام بێت، ئێمە لەیرە بوونمان ئەبێ ئینشەڵڵا پشتیوان بەخوای گەورە سزای عادیلانەی خۆی وەرئەگرێ بۆ جەژنی قوربانگردنی ئەبینین بە پەتی سێدارەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مام حەسەن بۆ وتەکانت. بەڵێ بەڕێزان بڕیارە یاخود وا چاوەڕوان دەکرێت کە کەسوکاری ئەنفالکراوان و هەروە ژمارەیەکی زۆر لە سکاکاڵاران ئەمڕۆ ئامادەی دانیشتنەکە بنەوە لە نزیکەوە پرۆسەی دادگایکردنەکە ببین و ژمارەیەکی زۆر لە شایەت حاڵەکان لەبارەی ئەو تاوانانەی کە عەجاج حەردان تکریتی لە قەڵای نوگرە سەلمان یاخود لە گرتوخانەی نوگری سەلمان لە باشووری شاری سەماوە ئەنجامی داوە لە کۆتایی هەشتاکانی سەدەی ڕابردوودا دەرحەق بە ئەنفالکراوان و ئەو خێزانە کوردانی کە لە کوردستانەوە ڕاگوێزراون بۆ ئەوێ ئەمڕۆ لێرە ئامادە بن و یەک شایەتی خۆیان یاخود گرتیان لێوەرگی ئەو ڕووداوانە بژێڕنەوە بە دۆکۆمنت بکرێت لە بەردەم دادگایە وتەی خۆیان پێشکەشکە لەبارەی ئەو تاوانەوە پێ ئەچێت لە دادگا لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا بڕیاری کۆتایی لەبارەی چارەنووسی عەجاج حەردان تکریتی وەک یەکێک لە تاوانبارە دیارەکانی پرۆسی